بینە شاری مەریوان و لەوێ هەژدەیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام ئەنجام درراوە. بە بەشداری 43 گروپی شانۆیی کە نوێنەرایەتی 27 پارێزگای ئێرانیان دەکرد، گروپێکی شانۆیی هەڵەبجە کە لە هەرێمی کوردستانەوە بەشداریان کردهبوو، هەژدەهەمین خوڵی فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و بڕیار وایە لە ماوەی 4 ڕۆژ 207 شانۆیی نمایش بکرێت. فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان یەکێکە لە گەورەترین فێستیڤاڵە هونەریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە کار دەکات بۆ برەودان بە هونەری شانە و خستنە ڕووی کارە هونەریەکان. جگە لە وڵاتی ئێران و عێراق و لە هەر یەک لە هەندستان و تونوسیش میوانی فێستیڤاڵ ئامادە بوون. ساڵانە ئەم فێستیڤاڵە لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچێت. ساڵانە لەلایەن هونەرمەندانی ناوخۆی ئێران و دەروی ئەو وڵاتە پێشوازی لێ دەکرێت، بەڵام ئەوەش ناشارێتەوە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێشتر هیچ گروپێکی بیانی جگە لە گروپێکی شاری هەڵەبجە بەشداری فێستیڤاڵەکەیان نەکرد. ئەمەش بە هۆکاری کاریگەریەکانی ئەو دۆخەی ڕابردوو ئاماژە پێکرا کە لە نێوان ئێران و ئیسرائیل هاتە ئاراوە. ئێمە کارێکی زۆر جیاوازمان ئەنجامدا، کارێک بوو کە ئێمە بە عنوانی 5 دانە قاڕەی جەهانی حرەکاتی خۆمانمان ئەنجامدا، وەکوەوە کە سیاست هاتە ناوی ئەم 5 قاڕە توانی 5 قاڕەکە هەمووی بشێوێنێ بە ملیەکە، و ئێمە توانیمان بە یەک پارچەگی ئەمە بنوێنین کە ئەگەر ئێتحاد و یەک پارچەگیمان بێ لە ناویەکە ئەتوانین زاڵبین بەسەر هەموو ڕەشایەکانێک کە جەهانی گرتووە، زاڵبین بەسەری ئەو زوڵم و ستەما کە لە جەهان ئەکرێت، وەکو برسێتی بشکێنین، تونێتی لە ناو بەرین، ئیتر نەزم و مقەرڕات بگەینەوە بۆ جەهان، توانیمان بەمە بیگەێنین بە هەموو جەهانێک بە نمایشەکەی خۆمان کە نمایشێک بە ناوی 5 ئەنجامماندا و یەکەم بەرهەمم بوو. بابا یه سنی ازم گذشته. آیدامر چیه؟ اونجا نبود، اونجا افتادی. کارەکەی من کارێکی پێرفۆرمانسە و قسەکردنە لەسەر ئەو سنوورە دەستکردانەی لە نێوان وڵاتان و مرۆڤەکان و زمان و ئاینە جیاوازیەکان دروست کراوە کە لە بنەڕەتدا ئەمانە بوونیان نییە و مرۆڤ گەلێک بنیانیان ناوە. ئەمڕۆ لە شاری تەورێزەوە هاتووم و لێرە کارەکەمان نمایش کرد. خۆش شکر هەم استقبال تەماشەگەرەکان لە شانۆکان خاص بوو، هەمیش ئەنگیزە و ئەنێرژی مناڵەکان بۆ یەکە بتوان کار متفاوتی ئیجراکەن. بە نەزەر من ئەمە اتفاق خاصیکە، تقریبا توانم بێژەم چەندانە شاهد اتفاق عالی و درەخشان و مدرن بووم و هەیە باسەوێت کە ئومیدوار بم بە ڕۆژێلتر. قەتعاً تەلاشی کە شرکت کنندەکان لە فستیڤاڵیان هەست هەر لەحزە بە دومباڵ کەشفن، لە دومباڵ بەرداشتن نوون. ئەمەیش ئەلان ناوی دڕۆژە لە چەند کار من خۆم دیگم بە چاوم. ئەمما یه مسئله که هست که تئاتر نیازی به پشتیبانی دولت هست. تا زمانی که دولت سفت و سخت و کامل لپشت برگزار کنندگان فستیوالی که نبود، یه مقداری بالاخره باعث شد دست و بال اجراکاری و مسئولیل که درن ام فستیوالا برنامه رژیه کن سخت به دست بالیان بوسیت نتوانن اوجوه که باید کار کن. اما در این لحظه در حال حاضر استقبال مردم عالیه، شور و شوق منالکان عالیه، لناو شهر که
راکین تمام مردم در جریان لحظه جشنواریان هست لناو هر مغازه که لناو هر قهوه‌خانه که لناو هر جی که اچید بحث تئاتر هست اما باعث خوشحالیه امیدوارم حداقل با توجه به شرایط سختی که الان جامعه ما هستی این مسئله رفع بیت بو سال البد ایمه فقط دغدغه من کیفیت جشنواره و لحاظ بهترین کاری بیت که ارائه کارکانی لجشنواره عزیز دلم دورت بگم کمک می‌خواد قربون شکل بەڵێ ئەمەکو تاکە ستاف لە هەڵەبجەی شەید و بەنوێنەرەتی کوردستانی خۆمان هاتوین و تاکە ئیشین لە کە هێناومانە تا فیستیڤاڵی شان و شەقام لە مەریوان خۆشحاڵین ئینشەڵڵا نمایشێکی جوان پێشکەش ئەکەین و بۆ ئێمە گرنگە ڕاستیەکەی چکار ڕەنگە هاوڕێکان بەشداری چەند فیستیڤاڵێکی نێودەوڵەتی تریان کرد بێ بەڵام بۆ من ئەمە ئەزمونێکی تازەیە چونکە یەکەم جارمە دێمە مەریوان و لەگەڵ هاوڕێکانم لێرە نمایشەکەین. ئێمە کاردەینە ناو ئەم فستیڤاڵە کاری زۆر بەهێز دەبینین لەو کارانە ئایدیای نوێی کارکردن وەردەگرین بۆ ئایندەی نمایشکاری خۆمان زۆر بەسوودە چونکە ئێمە ئاشنا دەبین با شێوەیەکی نوێی کارکردن لەگەڵ تیمەکانی دیکە بیر و بۆچوون دەگۆڕینەوە زۆر خۆشحاڵین لێرە بەرکەوتین با خەڵکی خوێنگەرم و میوان پەروەری مەریوانیش مردم مەریوان هستیم. عرض سلام دارم خدمت شما عزیزان. آرزو علیپور هستم، بازیگر و کارگردان. تقریبا در من بۆ هەژدەیەمین خولە بەشداری کارام هەیە لە فێستیڤاڵی شانۆی شەقامی مەریوان. لە خولی سیانزەمدا دوواری فێستیڤاڵ بووم، بە سێ کاری جیاوازم ساڵ بەشدار بووم، چ وەک ئەکتەر و چ وەک دەرهێنەریش. جێگەی خۆشحاڵی ماوە. هیوام وایە هەموو ساڵێک ئەم فێستیڤاڵە گەشاوە بێت وەک هەمیشە کە هەبووە بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. این جشن